هاشم ڕەسوولی تەمەن 55 ساڵان سەرکردایەتی تیپی تۆپی سەرمێزی یانەی ئەکات دەکات بۆ ڕکابەرەکانی خولی نایابی عێراق کەوا بڕیارە ڕۆژی چوارشەممە یاریەکانی لە شاری سلێمانی دەست پێ بکات. هاشم 40 ساڵە یاریزانی ئەو یاریەیە و چەندین دەستکەوتی بەرچاوی لەسەر ئاستی کوردستان و عێراق و دەرەوەش هەیە و ڕۆڵی ڕاهێنەر و یاریزانیش دەبینێت لە نێو یاریگا. خۆمان ئامادەکردێ بەشداریەک بکەین یعنی لەو دەفەریقەی کەماونێتەوە لە نخبەی عێراق ئینشاڵڵا ڕکابەری زۆر دەکەین، ناڵێن نەتیجەی باش دەین بەس ڕکابەری دەکەین و ئینشاڵڵا بە ئەنجامێکی باش و حەسەب تەمرینەکانمان ئینشاڵڵا ئەنجاممان باش دەبێت. تیپی تۆپی سەرمێزی یانەی ئەکات لە قۆناغی یەکەم توانی یەکێک بێت لەو پێنجیانەی لە کۆمەڵەی باکوورگەیشتە قۆناغی کۆتایی و ئێستاش ڕکابەری نوێیانە بە هێزەکەی عێراق دەکەن با 3 یاریزان بە بێبوونی ڕاهێنەر و یاریزانی پیشەگەر. لو ئەو بتوڵەیە یعنی بەڕاستی خۆمان ئەمە دەکردە بەڵام ئەمە نەقسمان هەیە بەڕاستی بێمە دەرەبین لاعبمان نەقسە تەنها بە 3 یاریزان دەچین پێشبڕچی یەکەمەکان هەندێک زەحمەتە چونکە فەریقی زۆر باشی لێیە وەکو یانەی سناعی بەغدا وەکو یانەی پێشمەرگەی سلێمانی یانەی برایەتی کەوانە یاریزانانی باشیان لەلایە بەڵام ئێمە ئەلحەمدولیلا کە ئێستا هەمە بتوڵەکەی پێشتر یعنی توانیمان ببینینەوە لە دەوری ممتاز ئێستاش ئامانزمان هەرەوەیە پێشبڕچی باش بکەین لەگەڵیان و ئێمە یاریزانانی یانە ئەکات توانیمان لە قۆناغێکمدا سەرکەوتوو بین بگەینە قۆناغی کۆتایی پاڵەوان تۆپی سەرمێزی نایابی عێراق بەڕاستی ئێشدانی ئەمە بەتەمانێکی ڕێگەی یانەکانی کە کیبەرکەیەکی باش بکەین ئەنجام دێن بۆ ئەوەی بەڕاستی ئەمە بەشداری کردمان لەو قۆناغ کۆتاییە بۆ ئەوە نییە بڵین بۆ بەدەستهێنانی نەتیجا بەڕاست نەتیجە بەدەست بێنێت دەبێت یاریزانی پیشەکەی لەگەڵ یاریەکانی قۆناغی کۆتایی خولی نایابی عێراق بۆ یاری تۆپی سەرمێز لە شاری سلێمانی و بە بەشداری دەیانە بەڕێوە دەچێت 4 یانە کوردیەکەش ڕکابەری یانەکانی دیکەی عێراق دەکەن بۆ بوونە پاڵەوان کە زۆربەی کاتیانە کوردیەکان لە سەرسەکۆی نازناوەکان بوونە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.